ئەفەرمە جارێک کەسێک فەقیر و لات و نەدار بوو ئەڵێ قەرزار بوو قەرزار زۆر قەرزار بوو ئەفەرمێ کە زۆر قەرزار بوو ئەو کەسێکەوە ساحیبی قەرزەکە بوو پێوت قەرزەکەم بەرەوە ئەمیش وتی نیمە و ماتڵ کە وتی شتیوان نیە ئیتر وەختی هاتووە بێ بمدەیتەوە شکاتی لێ کرد ئەڵێ چۆ لای قازیش کە چۆ لای پێوت کاکە ئەوە چۆن وتی وەڵا ئەو هایە بەخوا نیمە ئێستا وتی دێ وەڵا بێ حەبس کرێ سجن کرێ هەتا ئەم پارێ ئەدەیتەوە وتی دێ قوربان مۆڵەتم بە بچم خواحافزی لە مناڵەکانکەوە بێمەوە وتی مۆڵەت نییە چۆن کێ کەفیلت کەس ناناسی ئەڵێ کەمێوە سا پیاوە فەقیرەکە وتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەفیلی من ئەڵێ وتی ئاخر چۆن وتی ئەگەر بەیانی نەهاتمەوە لە مەوعیدی خۆیە ئەوە من لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەری بووم ئەڵێ ئەمەی کرد دڵی پڕ بوو ئەڵێ کابرا قازیش هیچ ئەوەی نەکرد وتی ئەوە کەفالەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قبوڵە بڕۆ ئەڵێ ئەویش هاتەوە گەڕایەوە ئەڵێ کە گەڕایەوە بە خێزانەکە وتی چی بوو بۆی گێڕاوە وتی دێ وەڵام مادەم ئەوەیە با دەستکەن بە سەڵەوات لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەڵێ هاتن ئەو شەوە بەس سەڵەواتیان ئەدا لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەڵێ بۆ بەیانی بەرەبەیان کابرا خەوی بینی لە خەویا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بینی فەرمووی بچۆ بۆ لای والی گەورەی هەموو شار نە قازی والی پێی بڵێ قەرزەکەت بۆ بداتەوە ئەگەر وتی دەلیلە چییە بڵێ دەلیلم ئەوەیە جەنابی قازی تۆ هەموو شەوێ 1000 سەڵەوات ئەدەی دوێنێ شەو غەڵەتێک لە ژمارەکە کەمترێ کرد دوایی تەواو نەکرد تەکمیلەت نەکرد بەڵام بە کامیلی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی موژدەی بەرێ هەموویمان لێ وەرگرت هەموومان پێگەیشت ئەڵێ بەیانی کە هەڵساوە چوو بەرەو لای قازی بەرەو لای والی ئەڵێ ئەمی بۆ والی گێڕاوتی جەنابی والی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وای فەرمووی دلیل چییە وتی وەڵا دلیلەکە ئەوە عینی قسەی کرد وتی دلیل چییە وتی ئەوە ئەڵێ والی زۆر سەری سوڕما لە صادقی ئەم کابرایە وتی چەنە پارەکە وتی 500 درەم وتی 500 درەم ئەمە 2500 درەمیش بۆ خۆت ئەمە بۆ خۆت بڕۆ ئەڵێ ئیش پارەکە هەڵگر زۆر بە دڵی خۆشەوە ئەڵێ ڕۆژ بۆ لای قازی لە پێش مەوعیدا چاوەڕێ کرد دەی زوو بێن و پارەکان باتۆ نەجاتی بێ ئەم پارەی تر بەرێتەوە شتێکی پێ بکرە بە ماڵ و مناڵ فەقیر بوو ئەڵێ کە چوو سێری کرد قازی ئەوە ئاموشوەکە ئەڵێ کە قازی بینی پەلاماریە باوەشی پیا کرد ئەڵێ وتی جەنابی قازی پارەکەم هێناوەتە وتی پارەی چی وتی چەندێکە چاوەڕێکم خەو بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ببینم خەو نابینم ئەم شەو هاتە خەوم وتی مادام منە بە کەفالەتی ئەو پیاوە قبوڵ کرد ئەو من لێتە ڕازی ئەبم ئەگەر بێت و قەرزەکەشی بۆ بدەیتەوە ئەمە پارەک قەرزەکە بدەرەوە ئەڵێ سوبحان الله ئەوەی وەرگر 500ەکە زۆر دڵی خۆش بوو دەی کابرا بێ ئەمە لەولاتر شەو پارەی هەیە خوای بوو کابرا بێ بیداتەوە ئەڵێ لەگەڵ قازیە دانیشتی بوون چاوەڕێی کابرایان نەکرد ئەڵێ بە حاڵە داوان کابرا خۆی کرد بە ژوورە ئەڵێ یەکسەر پیاوەکەی بینی ماچی کرد دەستی کرد بە گریان وتی جەنابی قازی من لە هەموو قەرزەکە بوورم و لەگەڵ ئەوشا 500 درەمیترم بۆ هێناوە بە خەڵات ئەیدەمێت لە قەرزەکەش بوورم بۆچی لێ بوورە پارەی هەیە ئەداتەوە وتی وەڵڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی لێت ڕازی ئەبین ئەگەر لە قەرزی ئەم کابرایە ببووری ئەوە هێنامەوە ئەڵێ سوبحان الله ئەویش 500 درەمیتری دایە ئەڵێ خوا حافیزی ماڵ ئەویان لە کابرا کرد کابرا پارێکی زۆر گەڕایەوە ئەڵێ وعدی دا کە ئیتر ژیانی لەگەڵ سەڵەوات لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەسەر بەری جاها فەرمێ ئەو کەسەی سەڵەواتی زۆر بە هەممی دنیا و ئاخرەت نامێنێتەوە